ئێکە هەزار دانەجار پێسەکەی سووتێ و دروستە بێتەوە بەردەوام. بیچمێکی ئەمەندە ناشیرینی هەیە لە سوتاوی لەشی ئەم کافرانە ئەم بێدینانە جایتە ئەنواع عەزاب هەیە بەپێی عەزابەکانی دنیا. مەسەلەن بۆ نمونەی هەچ کەس لەم دنیایە بە هەرچی خۆی بکوژێ لە قیامەتە بۆ عەزابە درێ. ئەوەی فیشێکی نابێ بە مێشکی سەری خۆی و سەری خۆی تەقان بێت لەوێ هەر مێشکێ تەقێنن عەزابەکەی ئەوەیە. ئەوەی بە ئاگر خۆی سوتان بێ لە جەهەنەمە هەر بە ئاگر عەزابیێن. ئەوەی لە سەربانێکەوە خۆی خستێتە خوارەوە هەر لە جەهەنەمەوە بەرێنە خوارە و مێشکیەکەن بە ئاو. ئەوەی بە زەهر خۆی کوشت بێ لەوێ هەر زەهرەکەن بە قورگیا. ئەجا پێغەمبەر سەڵڵەڵاهو عەلەیهی وسەلەم فەرمێ کێم و جەراعەتی سوتاوی جەستەی ئەهلی جەهەنەم بە شێوەیەک دێتە خوارەوە وەک چەمی لێ دێ هەڵەسێ وەک ڕووباری گەورە وەک بەحری لێ دێ کێم و جەراعەت و زوخاوێکی. ئەفەرمێ قەسەم بەخوا هێندەی قومێک ئالەو کێم و جەراعەت و زوخاوەی ئەو زەقومەی ئەهلی جەهەنەم بێنیتە دەرەوە تێکەڵ بە هەموو ئاوی دنیای بکەی مەخلوقی لەسەر ئەرزاناژی هەموو یەکوژێ بەس هێندەی قومێک ئەوانیش لەوێ لە ناویان غەرقن. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ سوێن بەوەی گیانی محەممەدی بەدەستە. هەچ کەس عەرەق بخواتەوە قومێ عەرەق بخواتەوە هەتا 40 دانە ڕۆژ خوا نە دوعا نە نوێژ نە ڕۆژی قوبوڵ ناکە. ئەگەر دوای ئەوە تۆبەی کرد خوا لێی خۆشە بێ. ئەگەر جارێکی کە خواردیەوە هەتا 40 دانە ڕۆژی کە خوا لێی قوبوڵ ناکە نە نوێژ نە ڕۆژ و نە عیبادەت ئەگەر تۆبەی کرد خوا لێی خۆشە بێ. ئەگەر جارێکی تر خواردیەوە هەتا 40 دانە ڕۆژی تر ئەمە بیرەیە ویسکیە عەرەقە ناوی چینێنە ئەوەی کە ئینسان سەرخۆشەکە هەتا 40 دانە ڕۆژی تر خوا لێی خۆش نابێ خوا ئەمەری قوبوڵ ناکە ئەگەر تۆبەی کرد خوا لێی خۆشە بێ. ئەم جارە کە جاری چوارەم هەر خواردیەوە ئینجاڵە خوای گەورە سوێنە خوا ئەڵێ قەسەم بەخوا ئیلا ئەوەی بمرێ بەتایبەتی مدمینی عەرەق لەسەر عەرەقەکە بمرێ و تۆبەی یەکجاری لەسەر نەکردبێ. ئەفەرمی خوای گەورە سوێنە خوا ئەڵێ ئیلا ئەبێ طینەة الخەبال بکەم بە قورگیا. وتیان یا رسول الله طینەة الخەبال چییە؟ طینەة الخەبال یعنی قڕولی تاوی خەبال. فەرمووی ئەو کێم و جەراعەتەی لەشی کافرەکانی جەهەنەمە کە ئەسووتێن جۆگەلە ئەگرێ وەکو چەم ئەگەر پاپۆری پیا لێ خوڕی پاپۆری پیا ئەڕوا. ئەفەرمێ ئالەواکەن بە قورگیانە ئەوانەی کە عەرەقخۆرن لە دنیایە. هەر یەکەی بەپێ ئەو زوڵمەی کە کردوێتی لە قیامەتە سوبحان الله خوا عەزابیە لە جنسی گوناح و تاوانەکەی خۆیەتی. ئەوانەی ژن و پیاوی زیناکەر ئەوانەی کە داوێن پیس و شەڕواڵ پیس بوون هەر هەمیان کۆ ئەکرێنەوە بە ڕوت و قوتیل لە ناو تەنووری جەهەنەمە هاواریان مەگەر خوا بزانێ هەموو ئەهلی جەهەنەم تف و نەعلەتیان لێکەن ئەڵێ بۆگەنی ئەمانە سوبحان الله ئەڵێ لە داوێنیانەوە لە فەرجیانەوە بۆگەنێک دێتە خوارەوە لە سوتاوی گیانیانە هەرچی ئەهلی جەهەنەم هەیە لەعنەتیان لێکەن ئەڵێ ئێمەشتان بێزار کرد خۆمان عەزابمان کەمە اینجا وەرە ئەم عەزابەی ئێوەش ئەم بۆگەنەی کە لە فەرجی ئێوەش دێتە خوارەوە لە داوێنی ئێوە دێتە خوارەوە لە ناو تەنورە هەر هەمیان قەدی فەکرێن ئاگریان بەردەوام بۆ دێتیایە. ئەوانەی کەوا تەکەبوریان کردووە لە دنیایە لودبەرزیان کردووە سوبحان الله ئەوانە لە بنی جەهەنەمان. منافق و دووڕوەکان کە لە دنیایە هاتنە ناو ڕیسی موسڵمانەکانەوە خۆیان بە موسڵمان پیشانێ و کافر بوون ئەوانە لە بنی جەهەنەمان. ئەم جەهەنەمیانە هاوارەکەن خوای گەورە سوبحان الله گریانیان نەهاتێ ئەڵێ ئەمەندە ئەگرین ئەمەندە ئەگرین فرمێسکیان وەک جۆگەلە هەڵەسێتە خوارەوە ئەچێتە یەک ئەگەر پاپۆر بەناو فرمێسکیانە لێ خوڕی ئەڕوات ئینجاڵە فرمێسک نامێنێ هەموویە بێ بە خوێن هەموویە بێ بە ڕەشاوی چاویان دێتە خوارەوە. هاوارەکەن چەند جارێک خوای گەورە جوابیان نەهاتەوە جاری وایە 1000 ساڵە سووتێن لە جەهەنەم ئەیجا خوا لە هەرچیتانە وەڵێ خوایە وعدێ بەس ئەم جارە یەک کەڕەتیکە مۆڵەتمان بە بمانگەڕێنەوە چۆنەویست وا ئەکەین ئەگەر ئەم جارە یەک گوناحمان کرد لە کەسمان قوبوڵ نەکا. خوای گەورە هیچیان جواب نایەتەوە وەڵێ وعدەم لەگەڵا کردن زۆرم مۆڵەتدان لە دنیایە ئێستاشتان گەڕێنەوە هەروەکو جارانە بن هەرچەند سوێنە خۆن هەرچەند ئەملاکەن تا ئاخر جا خوای گەورە پیانە فەرمێت اخسەئوا فیها ولا تکەلیمون دەمکوت بنی ترتیایە و قسەم لەگەڵا مەکەن لە دوای ئەوەی ناتوان قسە لەگەڵ خواشا بکەن خوا جوابیان نایەتەوە. ئەم جارە 1000 ساڵی کە ئەگرین و هاوارەکەن هاوار لە دەرگاوانی جەهەنەمەکەن بەس بۆ ئەوەی جوابیان باتەوە. داوای چی لێکەن ئەڵێن یا مالکو لیقضی عەلەینا ڕەبوک بیکە بەخاتی خوا تۆ داوا لە خوا بکە تازە خوا جوابی ئێمە ناتۆ بەس داوای ئەوەی لێ بکە بمرین با بمرین تر ڕەحمان بەبەرانێتەوە لەم جەهەنەمەیە. دوای 1000 دانە ساڵ کە لەم داوای لێکەن اینجا ئاوا سەرێ بەرزەکاتەوە هەر یە بە 2 کەلیمە جوابایەتەوە ئەڵێ ئینەکم ماکیسون نەخێر هەر بێ لێرە بمێنەوە
دوای 1000 دانە ساڵگریان و لێپاڕانەوە اینجا بە دوو کەلیمە جوابیانێتەوە. یعنی خوا پەنامان بە ئەوەی پێی بوتێ ڕەحم شمولی کافر ناکە. ئەم عەزابانەی کە من باسیەکەم ئەمە بۆ ئەهلی ئیمان نییە ها. ئەوانەی کە ئەهلی ئیمان بوون لەوانەی پێشوا لە دەرسی پێشوا عەرزم کردن وتم کاتێک کە تەسلیم بەم دەرگاوانی جەهەنەمە ئەکرێن دەموچاویان سپیە، قۆڵیان سپیە، قاچیان سپیە شوێنی دەستنوێژەکان، پیان ئەڵێن ئەمە لە ئومەتی محەممەدن نەیان خەنە شوێنی کافرەکان. ڕاستا بێ لە عەزابانێ بەشی خۆی کە قۆڵی خەڵکی بڕیوە، غەدری کردووە، نوێژی نەکردووە، ڕۆژووی نەکردووە، زەکاتی نەداوە، حەجی نەکردووە، فەرزەکانی خوای جێبەجێ نەکردووە، گوناحی کردووە، بەڵام مادەم ئەهلی ئیمانە ئاگرەکە هەیە تا قولەپەی دێ، هەیە تا ئەژنۆی دێ، هەیە تا ناوقەدی دێ، هەیە هەر لە دوور و ئاگرەکەی بۆ ئەچێتە خوای گەورە خۆی ئەزانێت چۆن حەبس ئەکرێن لەم شوێنەیە لەم ناخۆشیە سجن ئەکرێت تا پاگەکرێتەوە لە گوناحەکەی. لە دوای ئەوە یەک بە یەک بە شەفاعەت دەهێنرێنە دەرەوە، یەک بە شەفاعەت دەهێنرێنە دەرەوە تا وای لێدی عەرزم کردن لە دەرزی پێشەوە بەس تەنها کافری خەستە کافر لە جەهەنەم ئامێنێ، ئەوەی کە مسقالە ذەڕەیەک ئیمانی بەخوا نەبووە. ئیتر ئەوانە دەرگایان لەسەر قەپا دەکرێ، شەفاعەت کەس نامێنێ، تەنانەت شەفاعەتی خواش ناگرێ، کەوتم فێت چنیان لێنێتە دەرەوە، لەئەخیرە ئەوان ژێنێتە دەرەوە و ئەوەی مسقالە ذەڕەیەک ئیمان لە دڵیا بێت ئەیهێنێتە دەرەوە، ئیتر بەس کافری تەواو ئەمێنێتەوە. آخر کەس عەرزم کردن کە لە جەهەنەمە هێننە دەرەوە بەرەو بەهەش دەبرێن. پێغەمبەر صلی الله علیه و فەرمێت زەلامێکە 1000 دانە ساڵ گریاوە هەرەڵێ یا حەنان یا مەنان خوایە فریام کەوی، خوایە لەم ئاگرە بمهێنیتە دەرەوە، سوێن بێ خوایە داوای هیچ لێ ناکەم بەس نەجاتم بی. یەک مسقالە ذەڕە ئیمان لە دڵیاتی لە عومریا خێرێکی نەکردووە، چاکەیەکی نەبووە، خوای گەورە بە ئەو مسقالە ذەڕە ئیمانش لە جەهەنەما نەمێنێ، بەس پێڵێ عەبدەکەم فڵانی کوڕی فڵان آخر ئەترسم بێنمە دەرەوە دوای هەر داواشتی کە بکەی. 1001 سوێنە خوا طبعا ڕەحمی خوا خۆی حەزەکە و هینەی لەگەڵا بکات، بەو شێوە معاملەی لەگەڵا بکات. 1001 سوێن قورئانە خوا بۆ خواڵەیتر خوایە بەس بمێنیتە دەرەوە داوای هیچ لێ ناکەم. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی خوای گەورە لە بیێنە دەرەوە، لە ئاو بچینە خشکێ لە قەراغی جەهەنەم یێتە دەرەوە بووە بە خەڵوف ئەیەندێتە دەرەوە، ئیتر خۆی هەر ڕزگار بوون لەو ئاگرە خۆی بۆ خۆی چییە؟ بەهەشتێکە. بە هەچ حاڵێک بێت دێتە دەرەوە بچینە خشکێ پاش ماوەی تۆزێ هەناسێگە هەوا هەڵەبژێت، چونکە لا جەهەنەمە هەواش نەبوو. سبحان الله بايتر هەموو عەذابی جەهەنەم بە یەک شت بۆتان کۆکەم و کە بزانن. خوای گەورە فەرمێ وەحیلە بەینەهم وبەین ما یەشتەهون، هەرچی تۆ حەز لێ بێ لە جەهەنەما نییە. یەک تۆز ئیفراحەت نییە، یەک تۆز ئاگرەکە لا ببرێ نییە، یەک قوم ئاو نییە، تۆزێ خەو نییە، یەک هەناسی پاک هەڵی مژم ئاگر نەبێ، هەر ئاگرە و هەڵیە بژێ، هەرچی و حەز لێ بێ لە جەهەنەما نییە. جا کاتێک کە هاتووەتە دەرەوە هەر خۆی بۆ خۆی نەجاتبوونی بۆ خۆی ئەمە بەهەشتێکە. دوای تۆزێ خوای گەورە پیشانیە کاری و ئاوێگە بینێ لە بندارێکە وەختێ سوێ بێتەوە بۆ ئاوەکە، لە بیری چۆ کە وعدی لەگەڵ خوا کردبوو کە ئیتر داوای چی لێ ناکا. بەڵێ خوای گەورە پەروەردگارم جا تۆزێ شەرمیژەکە زانێ وەشی کردبوو، بەڵام خوایە بەس بمگێنە لایەوە ئاوە، سوێم بۆ تۆزێ ئاو بیکە بە خاتی خوایەتی خۆ، خوای گەورە داوای هیچ لێ ناکەم، خوایە وعد بێ بەس بمگێنە لایەوە ئاوە. خوای تەبارەک وتەعالا ئەڵێ ئێگە دوای ئەوەش هەر داوای شت کرد 1001 سوێنە خوا لە خوایە وعد بێ پەیمانە دێمێ داوای هیچ کە ناکەم بەس ئاو بخۆمەوە. ئەچێتە ئەو ئاوەکە خواتەوەی کا بە خۆیان پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەها لە قەراغی جۆگەلەیە گیا سەوزە بێ لایەکی سپی و لایەکی زەردە هەڵە تۆقێ دێتە دەرەوە، لە ئاوە سبحان الله سەلەمی ئەم زەلامە لە دوای سوتاوەکەی چی لێت ئەڕوێتەوە، سەوزە بێتەوە کەو ئاوا خواتەوە. دوایەوەی لێوێش ئیفراحەت دەکا و هۆشێکی تۆ بەرادارێکی گەورەتر و ئاوێکی خۆشتر و سازگارترە بینێ، وعدەکانی خۆی لەبیرەچێتەوە ئەم جارژەڵە خوایە بەس بمگێنەرە ئەویا. والحاصل بەم شێوەیە هەنگاوڕاتە پێشەوە خوای گەورەش هەر بۆی درێژەکاتەوە زانێت تا کوێ داواکە تا ئاخر جار دەرگای بەهەشت دەبینێ، دیواری بەهەشت دەبینێ. ئەڵێ خوای گەورە ئەو عەزابەتم بینی بەس نازام ڕەحمەتەکەی چۆنە، خوایە بەس دێڵە لە کونی ئەو دەرگایە زام چی لەو دیوەیە. خوای گەورە ژەڵێ عەبدەکەم تۆ بۆ ئەمەنگە وعدەیت و بۆ ئەمەندە وعد شکێنی، تۆ ئەو هەموو سوێنەی کە خواردەوە چەند جار وعدت دا و داوای هیچی کە نەکەی، تۆ هیچ خێرێکە نەکردووە مقابلی ئەوە شتێک وەرگری. ئەڵێ خوایەت خۆ هەر من لەو بینەیە ماوە تۆ بەس بەزام فێریکی ئەو دیکەم زام چیکە خۆ ناڵێ بمخەرە بەهەشت بەزانم ئەو دی چیتیایە ڕەحمەت عەزابەکەتم دی با ڕەحمەتەکە شەبیرم. ئەمە نەسی حەدیثی پێغەمبەرە صلی الله علیه وسلم بەدەیان شێوە ڕیوایەت کراوە. کاتێک کە بەهەشتی پیشانێن جارەکانی کە تۆزێ شەرمیە کردو نێرە ئەم جارە هەر ورەیە ڕوخێ، ئەڵێ تو خوایە هەر من لەو بینەیە ماوەم بەس فڕێم بەرە ئەو دیوەوە بمخەرە بەهەشت و با لەم بینەیە نەمێنم. ژەڵێ ئاخر هیچ نەکردووە چی و بەمێنە بەهەشت، ئەڵێ خوای هیچم ناوێ بەس فڕێم بەرە ئەو دیوەوە. خوای گەورە ئەڵێ حەزەکەی بەقی پاشایەکی دنیا و بەمێ